خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبە لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین ناوە بە درۆن و بە موشەکی نادیار من کە سەربازیەکانی ئەمریکا بۆردومانەکرد شەوی ڕابردوو شەوێکی قورس بوو بۆ عێراق و هەرێمی کوردستان لە درانگانێکە بێ ئەوەی زۆرێک لە مێدیاکانیش باسی لێوە بکەن محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق هاتە شاری هەولێر و لەگەڵ بەشێک لە بەرپرسە باڵاکانی هەرێمی کوردستاندا کۆبووە هەندێک پێیان وابوو کە ئەمە بۆ موچەیە هەندێکیش پێیان وابوو ئەمە بۆ موشەکەکانە لەو کاتێ ئەو لە کۆبوونەوەکان بوو مەتاڕی هەریر یان ئەو شوێنەی بنکە سەربازیەکەی ئەمریکایە لە هەریر کۆگای سوتەمەنیەکەی گەڕی لێ هەڵەستا دوای کەمتر لە کاتژمێرێک وتیان لە ڕێگەی موسڵیش مەترسی گەورە لە سەرهێزەکانی هاوپەیمانان هەبوو و درۆنێک لە ئاسمان تەقیوەتەوە ئەجینا خراپە قەومە ئێمەش پرسیار دەکەین ئەمە کردنەوەی یان ئێمە لە بەردەم دەرگای جەهەنەمێکی شەڕین ئەم سەردانە بۆ موچە بوو یان بۆ موشک کامیانە بەرەو کوێ هەنگاوەنین گفتوگۆکەی لەگەڵ بەڕێزان هۆشیار عومەر هەلی لەپسراوی ژووری پەیوەندە دیبلۆماسیەکان یان دیبلۆماسی بزوتنەوەی گۆڕان بخێربەی هەروەها لە هەولێرەوە بەڕێز عەبدولقادر هەرچی شارەزای استراتیجی ئەمنی سوپاس بۆ بەڕێزیشتان کاگۆشار ینی هەر پرسە نێودەوڵەتی و قلیمیەکان گەرمە بێ من هەر تۆ لەگەڵ یادەیت بۆ ناو هینەکانی من بیرکردنەوەکانی من بۆی تەکلیفیەوە بکەین بەرنامە بکەین لەگەڵ جەنابتا ئەمە چی ڕوو ئەدا ینی ڕەنگە بۆ هەندێک هاوڵاتی شەوی ڕابردوو شەوێکی ئاسایی بوو بێت بەڵام وەکو هەندێک لە شارەزانڵێن گڕ هەڵەستا لە عێراق و هەرێمی کوردستان و ئەمە دەرەنجامی شەڕێکی ترە یان دەستپێکی شەڕێکی ترە یان تونێلێکی تاریکە ڕاستیەکەی چی بوو؟ بەڵێ دیارە ماوەیەک بوو دوای هیچ نەبێت دروستبوونی حکوومەتی محەممەد شیاع سوودانی هێرشەکان کەم بوونەوە یا قوتاڕادەیەک نەمابوون بۆ سەر پێگە دیپلۆماسی سەربازەکانی ئەمریکا لە عێراق ئەوەی کە ئێستا گوزەرێ و لەو چەند هەفتەی پێشوە گوزەراوە ڕاستەوخۆ پەیوەندی بە شەڕی ئیسرائیل و فەڵەستین هەیە و ئەتوانم بڵێم ئەمە کە شەڕەکە دەستی پێکرد لە بەردەم سێ سیناریۆیە بووین سیناریۆ یەکەمەوە بوو شەڕێکی فراوان هەرێمی کە حەزبوڵا و بەشێک لایانی دیکە دێنە ناو شەڕەکەەوە و ئەمە لەسەر زاری زۆربەی سەرکردەکانی جیهانەوە ئەم هۆشداریە درا و ئەمریکا ئەوڵیا لەگەڵ ڕێگەی قەتەر لە ڕێگەی فەڕەنساوە تەنانەت لە ڕێگەی چینەوە کە کێشەی گەورەی هەیە لەگەڵیا ئەو پەیامەی بۆ ئێران نرد کە ئەوان نێنە ناو ئەو شەڕەوە و ئەوان شەڕێکی ئەقلیمیان نایە وەکو ئەمریکا بەڵام لە هەمان کاتە ئەمریکا چکە ئەزمموی ئەفغانستانی بینی بوو ئەو هەموو کێشەیە هەبوو لە کشانەوەکەیە یەکسەر هێزی جوڵان سیستەمی دژە ئاسمانی جوڵان و لە هەمان کاتە کۆمەڵێک کەشتی گەورەی جەنگی و فڕۆگە هەڵگری جوڵان من پێم وایە لە سێ چوار هەفتەیەکەمە ئەو سیناریۆیە سیناریۆیەکی زۆر بەهێز بوو بەڵام دوایەوە ئەتیمتەستە سیناریۆی مامناوەند کە هەڵکشانێکی توندوتیژەکانە بە ئاستێکی مامناوەند وەکو بینیمان ئیسرائیل ئەو بەرنامەی کە هەیە بوو بوو کە بە تەواوی غەزە داژیرکە و وەکو وەزیری بەرگریش گاڵان توتی سەرەتاوتی ئەمە ناهێڵین ئاو بڕوانە نان نەخۆراک نەی شتێک ئەمانە مرۆڤ نین ئاژەڵن و هەمووی لەناوە بین بەڵام لەژێر ئەو زەختەی کە هەبوو ئێران بەشێک لە وڵاتانی ئیقلیمی کردیان بەرنامەکان گۆڕی ئێستا تەرکیزیان لەسەر باکووری غەزەیە هیچ نەبێ بۆ ئێستا ئەگەر ئەو بەرنامەیە هەبوو بێ کە فەڵەستینەکان بە تەواوی ڕاونێن دەریان کەن لە غەزە ئەمە ینی ئوردون و میسرۆوانە دژی وەستان تۆڵێن خەتی سوورە حەزبوڵا وەکو ئەبینین بەرزێکاتەوە و نزمێکاتەوە ئاستی پێکدادانەکان ئەلبەتە ئەو تاریکە پێشتر حەسەن نەسروڵڵاه پێشکەشی کرد چەند ڕۆژێک پێش چاوەڕوان نەکرا بێتە ناو شەڕەکەەوە سبەی نەش دیارە موعیدە وتارێکی کە دیکە پێشکەشکات بەڵام ئەوە لە تەگەڵ تەبیعەتی حەزبوڵای ناگونجێ لەبەر چەند هۆکارێکیان ئەوەیە کە حەزبوڵات دوای کوژرانی قاسمی سلێمانی سەربەخۆیەکی زۆر زیاتری هەیە ئەتوانم بڵێم حەسەن نەسروڵڵاه لەنا ئەوەی کە پێڵەن بەرەی مقاومە تەنانەت بۆ عێراقیش زۆر جار کێشە دروستە بێ ئەو قسەی کۆتاییەتی ئاکا و چارەسەری ئەکا ینی پێگەکەی زۆر بەهێزترە حەزبوڵا خۆی ئەو هێزەی جاران نییە 2006 یان ساڵانی دیکە کە بچووک بێ هێزێکی گەورەیە موشکی لە ڕادەبەدەریە هەیە دژە ئاسمانی دژە کەشتی و بەشێکیشە لە حکوومەت لە هەمان کاتدا و دۆخی لوبنانی شەممان نەزانین لە ڕووی ئابوووریەوە چۆنە
ومن خۆم ڕوانینێکم هەیە کە حزب الله و ئێران بەتایبەتی هەست بە تەڵەیەکەکەن چکە دایم بەشێک لە سەرکردەکانی ئیسرائیل ئەم دەرفەتیان ویستووە کە لە ئێران بن لە حزب الله بن و ئەمریکا بن ناو شەڕەکە چکە بەتەنها و شەڕیان پێ ناکرێەوە ئێستا کە ئەم هێزانی ئەمریکا هەیە فرسەتە بۆیە بە حەزەرەوە تەعاملەکەن لەگەڵ ئەو بابەتەیە لەبەرەوە ئەم سیناریۆی دووەمە هەیە ئەبینین لە یەمەنەوە لە هەمان کاتە لێرە لە هەمان کاتە لە سووریا لە هەمان کاتە لە لوبنانەوە بە ئاستی جیاجیا ئەم هێرشانە ئەکرێ بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا ئەوەی کە بینیوانە تا ئێستا ئەمریکا بەس لە سووریا وەڵامیاوەتەوە لێرە لە عێراق تا ئێستا وەڵامی نەیاوەتەوە و هاتنی ئەنتۆنی بلینکنیش بەڕاستی بەشێکی بۆ ئەوە بوو کە ڕێگری لەو ئالۆزیانە بکات ئەوەی کە تایبەتە بەو هێرشەی لەکرێتە سەر کوردستان دووشتمان پێڵێ یەکەم ئەو هەڕەشانەی ئەمریکا شوێنی خۆی نەگرتووە سەرڕایم هێزوشتانش نەیتوانی و ئەم هێرشانە ڕابگرێت و بە تایبەتیش ئەوە سەیرە لە عێراقا هەمومان نەزانین کێن کەسیشمان نازانین کێن چکە جارجار کە ئەم هێرشانە ئەکەن ناوێکی تازە داهێنن ئەم جارە بۆنە بەرگری ئیسلامیە لە عێراقا ناوێکی بڵاو نییە وەکو هێزە گروپە چەکدارەکانی دیکە دووهەمیش ئەو سەردانەی سوودانی ڕەنگە بابەتەکانی دیکە باس کرابێت موچەیە بابەتەکانی دیکە چکەوەیەکێکە لە کێشە گەورانەی لەسەر کوردستان بەڵام سەبەبی سەرەکی لایەنە ئەمنیەکەیە لایەنە ئەمنیەکەی هەر بەڕاستی مەسەلەن بەڕێزم توتن نازانانی ینی هەندێک جار هاوانە هەندێک جار درۆنێکی مەسەلەن خۆ تەقێنەوە یعنی ئەوەی کە بۆم ڕێژ کراوە ئەمریکا بۆ ئاستە لاوازە ینی ڕێگری پێ لە هاوانێک و لە درۆنێک نەگیرێت ئەزانیم ئەو وڵاتانەی کە پەلاماری ئێرانەیەن تاکتیک و استراتیژیان نەگۆڕن ئێستا بۆ نە پێش ئەم هێرشەی حەماس لە 7 ئۆکتۆبەرە ئیسرائیل وەکو زەبەلاحیشی ئەمنی و ئیستخباراتی و سیاسی و عسکەری سێدەکرا کە کەس ناتوانێت پەلاماری بە و حەماس وا تەماشا ئەکرا کە زیاتر ئەوێ حکومڕانی بکە زیاتر استقراری ئەوێ نایەوێ پەلامار بە بەڵام بینیمان هەموو ئەو هاوکێشانی هەبوو هەڵوەشایەوە کۆی ئەو عەقیدە ئەمنی لە ئیسرائیل هەبوو داڕوخە لەبەرەوە حەماس خۆیان ڕاهێنا بوو بەو سیستەمەی ئەوان بۆ نمونە نهێنی هێشتنەوەی ئۆپراسیۆنێکی وا گەورە یعنی زانیانە چۆن تەعامل بکەن لەگەڵ هەموو دەستگا هەوڵگرەکانی ئیسرائیل و دۆستەکانیشە بە عەرەبیەکانیشەوە کە هەندێک جار ئەو هەواڵە هەیە کە میسرەکان پێشوەختە بە ئیسرائیلیان و تۆ شتێکی گەورە بەڕێوەیە و شتێکی ئەوە ڕوەدا لێرەش بە هەمان شێوەیە ڕاهاتون بە بەشێک لەوانە بەڵام ئەمریکا ئەو کاتە ڕەتفعلەکەی ناچارە بێ ڕەتفعلێکی بەهێز بێ کە سەربازی ئەمریکی بکوژرێ بەتایبەت ئەگەر ڕێژەیەکی زۆر بێ تا ئێستا ئەوەی کە ئەبینین ئەو هێرشانەی کە ئەکرێ ئامانجەکەی ئەوەیە زەختەکە لەسەر ئەمریکا هەبێت لە چەند بەرەیەکەوە بەڵام نەگا بە کوژرانی سەربازی ئەمریکی چکە ئەگەر سەربازی ئەمریکی بکوژرێ قسەکەی دۆناڵد ترامپ پیانوتین شتێکتان بۆ ئەنێرین بەڵام ناتان کوژی ئەوەی دۆناڵد ترامپ دقیق نەبوو ئەوە هیچ گومانیتیان نییە پێشەوەی هێرشەکە بکەن ئێران وتیان هێرشەکەین ڕابەری کوماری ئیسلامی ئێرانوتی ئێمە زلەیەکیان لێ و بەرنمەیەک هەیە بەرپرسی هێزەکانی ئەمریکا و کاتە لە عێراق و لە ناوچەکە لە تەلەڤیزیۆنی CBS ئەمریکی پێشکەشکرا پێم وایە ساڵێکە بێت زۆر نهێنی ئەو نەبا بڵێن هێرشە پیشانەیەات چکە دۆناڵد ترامپ ئەو تەبیعەتی هەیە بە پێی هینی خۆی چیرۆکەکان دەستکاریەکە لەوێ زۆر بە ئاشکرا دانبوانن کە ئەم هێرشە قەت هێرشی وایە نەکراوەتە سەر ژمارەیەکی لە ڕادە بەدەر بۆ نەبریندار بوون بەڵام ئەو کاتە ئێران خۆنیان شاردەوتیان ئێمە بە عادل عەبدولمەهدی ماوەتووە چکە خۆ دەزانی فڕۆکە هەیە بە ئاسمانی عێراق و فڕۆکی مەدەنی و هەتا دوایی و ئەمریکیەکان ئەو کاتە دڵنیا بوون ئەو هێرشە ئەکرێت کە ئێران ئەو وێنانەی ئەو بنکانەی لە ڕێی سەتەلایتەوە ئەپلۆد کرد بۆی بەکاریان بێنێت چکەوانە هەموو موشەکی زیرەک و دقیق ئەوەن لەبەرەوە ئەوەی کە دۆناڵد ترامپ وتی من لە چوارچێوەی ئەوەی کەمپینی بەڵێ هەڵبژاردنوانە ئەیبینم وە دۆناڵد ترامپ لەو کەسانەیە ئێستا بڕۆ لە یوتیوبە لەسەر مۆزوعێکی دیاریکرا و دەجار چیرۆکەکە و قسەکە و وینەکەی گۆڕیوە ینی بەڵام ئەگەر پێشوەختش پێی وت بێتن کەس زات ناکێ زاتەکە پەلاماری ئەمریکا گوشار سوودانی بەدوای ئاگەڕا شەوی ڕابردوو بۆ لە پڕهاتە و لێر وەرێمی کوردستان خۆی زەختەکە زۆری لەسەر هەرێمی کوردستان ئێمە یەک دوو جاریش لە هەندێک شوێنی زۆر ئەستیار درراوە کە ئەمریکەکان و یەک دوو کەس نەبێ ڕەنگە کەس نەزانێ ئەو شوێنانە هەیە ئەمە ئەمەژەیە بەوەی کەسێک هەیە معلوماتەیە بۆ کەسانی ئەم ئێراکەن بە ئامانج و
تا ئێستا لە بەغدا ئەو زەختە نبینی زیاتر لەسەر عین ئەسەدە بۆ نمونە زیاتر لەسەر سووریایە وا لەسەر هەرێمی کوردستانە و ئەشزانین هەرێمی کوردستان لە ڕوانینی بەشێک لەو کەسە تونندڕە و هێزانەیە زۆر جات پێمانەڵێن ئیسرائیلی دووەم بۆیە ینی شوێنێکە ئەتوانن با بڵێن بەهۆی ئەوەی کە سنووری ئێمە دوور نییە لەوان و لە کوردستانی شابەداخەوە ئەو ئەمنیە بەهێزن نییە بتوانیت ڕێگە لەوە بگریت پێشوەختە معلومات هەبێ هەتا دوایی من پێم وایە بابەتەکە دوولایەنەیە بەشێکی هەرێمی کوردستان داوای کردو بەشێکی خۆشی دوایەوەی ئەنتۆنی بلینکن هات دوای ئەوەی چوە ئێران بەرپرسانی ئەوانەکەم عراق تۆکمەتر کات ڕابەری بینی هاتووە هەم گفتوگۆیەوە ئەکەن کە ئەم زانیاری و پەیامانە چییە کە ئەگوزارێن لە هەمان کاتیشات چۆن بەیەکەوە بتوانن هەماهەنگیە بکەن کە ئەمە ڕوونەدا چکە ئەمریکیەکان کە پەیوەندیان لەگەڵ سوودانی کردووە زیاد لە جارێک تا ئێستا پێیان وتووە تۆ فەرماندەی گشتی هێزەکانی عراقی تۆ بەرپرسی لەوەی کەڕووەدا سوودانیش هەوڵێکی زۆرەدا عێراق تێوە نەگلێت چکە عێراق تێوە بگلێت و کە من خۆم ئێستاە بە دووری ئەزانم ئێران ئەمەی ناوێ چکە ئێران ئەگەر شەڕ هەڵگیرسێنێت لە هەموو لایەکەوە ڕەنگە هەمووی لەدەست بات عێراقش لەدەست با ڕەنگە لیبیاش لەدەست با لە یەک کاتەوە وەکو وتم ڕەنگە تەڵەیەک بێ بۆ نمونە بەتایبەتی بۆ عێراق لە ئێستا لە ڕووی ئابوووریەوە دۆخی ئەوە نییە کە تەنها سەرچاوی نەوتە و داهاتەکەی ئەبینین کە کێشەی دۆلار چۆنە ئەوە عێراق باتە دۆخێکی زۆر خراپە ئێرانیش ئەوەی نایە لێرە چینە ناو هەنگاوی ئەو ئەمریکاسیەوە و ئێرانی چیەوە لە پرسیاری دۆمە دێمەلای بەڕێستان کاک عەبدولقادر سڵاو لێبێ لە ڕووی ئەمنیەوە ئەوەی ئەگوزارێت چییە بە تایبەتی بردومانکردنانە مەسەلەن بەڕاستی هەندێک قسە هەبوو کە یانوت ئەمریکا خۆی مەسەلەن ڕەنگە دەستشلکردنێک یان چاوپۆشەکە بێ لەوەی کە ڕاستە و خۆ مەسەلەن لە حەریر کۆگا سوتەمانیەکە موشک باران بکرێ و ئەوەی کە لە منطقەی ڕێگەی مووسڵ ڕوویدا کە هێزێکی هاوبەشی هەرێمی کوردستان و ئەمریکیەکان و بەتایبەت نزیک مەتار کە درۆنێک تەقیە و بەشێک لە سەرچاو ئەمریکیەکان ئەڵێن کە ئەگەر بەهاتە و لە ئاسمان نەتەقیبایەوە و بەڕاستی خراپە قەومە بۆ چوونی بەڕێزت معلوماتی بەڕێزت لەو بارەوە وڵە زۆر سپاس سڵاو لە ئێوە سڵاو لە میوانە بەڕێزەکەتان هەروە سڵاو لە بیرەناری بەڕێز بێگومان ئەو گڕێی ئەم ناوچەی گرتوتەوە گڕێک نییە کە لە دوایی 7 ئۆکتۆبر ناوچەکەی گرت بێتەوە ئەم گڕات بێگومان ساڵانێکی زۆرە دەگەڕێتەوە بۆ سەرتاکەی ئەگەڕێتەوە بۆ دەیەی ڕابردوو بە تایبەت بۆ ئەو کاتەی کە سەرتاکانی 2010ەکان 2010-2011 و کاتەی کە راپۆرتێکی ئیسرائیلیەکان بەدەستی CIA ئەمریکی گەیشت بوو کە ئێران لە بواری پرۆکسیەکان ئەنگاوێکی گەورەی ناوە مەترسیەکی گەورەی جگە لە ئەم هەموو پرۆگرامە موشکیەکەی کە ئێران هەیبوو دواتر لە مەرجەکانی ترامپدا لە بەرامبەر ئێراندا سەپێنرا جگە لەمانە بەرنامەی پاڵپشتی پرۆکسیەکان چالاکی پرۆکسیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێستاش لە ئەفریقیاش دەبیندرێت کە چەندە چالاکن لە دوای جەنگی رووسیا و ئوکرانیا بینیمان کە تەکنۆلۆژیای درۆنی ئێرانی بە شێوەیەکی زۆر چالاک زۆر ورد زۆر هەرزان لە خزمەتی بەرەکانی شەڕ لە ئوکرانیا بوو سوودێکی زۆر گەورەشی بە رووسیا گەیاند دوای ئەوە بینیمان کە موشەکەکانی بە کۆی سیستەمی موشکی ئێران پێشکەوتنێکی زۆر گەورەی بەخۆ بین و سەرڕای ئەمە باس لەوە دەکرات دوای جەنگی رووسیا و ئوکرانیا ئەم دوو جەمسەرە پاڵپشتێکی گەورە لە جەمسەری ڕۆژهەڵاتەوە بۆ ئێران کە ئێران خاڵێکی گرنگ مەوقعێکی گرنگ لە ناو هاوکێشەی جەمسەری ڕۆژهەڵاتدا گرتبوو بەم پارچانەی کە بۆ ئێران دابین دەکرا سیستەمی موشکی ئێران سیستەمێکی زۆر بەهێز بوو کە توانای هەڕەشەی زۆر گەورەی هەبوو تەنانەت یەکێ لە خاڵە بەهێزەکان یەکێ لە کردەوە بەهێزەکانیان بە ئامانجگرتنی ئارامکۆ بوو کە بینیمان چۆن ڕوویدا لە دوای 7 ئۆکتۆبر هەموو ئەمانەی کە هوبابێک بوون فەقاعەیەک بوون خەونێک بوون لە بیر و هۆشی دەستگا هەوڵگەریەکان لە بەرامبەر توانای پرۆکسیەکانی ئێران لە بەرامبەر توانای موشکی ئێران لە بەرامبەر توانای درۆنەکانی ئێران ئێستا بوو بە ڕاستی واتە هێزێک کە حەماسی ناوە لە تابەر لە 10 ساڵ هەموو چاڵێکەکانی بریتی بوو لە ڕفاندنی سەربازێک یان
کادرێکی ئەمنی ئیسرائیلیەکان یان چاڵاکی گەورەیان بەرهاوێشتن بوو ئێستا توانیان لە ماوەی کەمتر لە 12 دقا دیواری ئەلکترۆنی بە کامیرای حراری بە گومبەتی ئاسنین هاک بکەن لە زەویەوە لە دەریاوە لە ئاسمانەوە هێرشێک ببن کە تا ئەم ساتەی کە سی و ئەوەنە ڕۆژە لە هێرشەکە دەربازە بێ تەنانەت خودی دەستگای هەواڵگەری ئیسرائیلیش دووچاری شۆکێکە کە ئێستا تا ئێستاش کاردانەوە سەربازیەکان لە ڕووی زەویەوە لە چاوی زۆرێک لە شرۆڤەکارانی سەربازیەوە نامەنتەقیە بەوەی کە دەستکەوتێکی ئەوتۆی لە چاو ئەو زیانانەی کە لەسەر زەوی لە غەزە و لە باکووری غەزە بزات بەدەستی دەهێنێتن زۆر گەورەترن. ئەوەی کە ڕوودەداتن بریتی نییە لە جەنگی ئیسرائیل و فەڵەستیەکان بەڵکو بریتە لە جەنگی هەژمونەکان کە بە تایبەتر بە ورتر ئەگەر بمانەوێ باسی بکەین ناساندنی هەژمونێکی نوێی ناوچەیی بە ناوی هەژمونی ئێرانە. ئێستا ئێران لە ناوچەکەدا قسەیەکی تری هەیە خوێندنەوەی تر بۆ ئێران دەکرێت لە دوای 7 ئۆکتۆبر کە بەشێکی گرنگی ئەم خوێندنەوەیە لە عێراقدا دەبێت. ئێمە دەمانەوێت بگەینەوەی لە کۆتاییدا شرۆڤەی هاتنەکەی سوودانی بکەین بەڵام بەر لە هاتنی سوودانی ئەبێ باس لەوانە بکەین. ئەمریکا گرنگی ئامادەبوونی ئەمریکا لەم کات و ساتەدا لە ئێستادا بینیمان لە ماوەی 23 ڕۆژدا بلینکن 3 جار سەردانی ئیسرائیل و ناوچەکەی کردووە، سەردانی عەرەبستانی سعودی کردووە، سەردانی عێراقی کردووە، سەردانی تورکیای کردووە. هەموو ئەوانە بۆ ئەوەیە تەنها گزارش لە شتێ دەکات کە ئەمریکا لە ئێستادا بەهابوونی دوو کەشتیگەلی جێرال فۆرد و ئایزنهاوەر و ئێستاش بەهاتنی غەواسەی پێشکەوتووی ئەمریکی هەموو ئەم هێزانە ژمارەیان لە 50,000 سەرباز تێناپەڕێت کە ئەم هێزە لە ئێستادا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەرامبەر ئەم هەژمونەی ئێران کە ئێستا دەبینیت لە ماوەی هەفتەی ڕابردوو لە یەمەنیش چاڵاک بوو ئەوەندە توانای بەرگرینیە. بۆیە دەستی کرد بە پەیامناردن بەوەی بتوانێت لە قۆناغی ئێستادا هەر نەبێت ئێران تا ڕادەیەکی زۆر بتوانێت لە عێراق و سووریادا تا شێوەیەک ڕای بگرێت بۆ ئەوەی بۆ قۆناغی دواتر بتوانێت هێزەکانی زیاد بکە یان پلانێکی تردا بنێ. ئەوەی کە ڕوودەدا لە عێراقدا بریتە تەنها لە عێراق نییە بێگومان لە سووریاشە بریتە لە بە ئامانجگرتنی ئەو هێزانە کە ئەمریکا پێی وابوو لە تەناف لە عیدن ئەساد لە کۆنیکۆ تەنانەت لە شەدادی و دواتر لە هەولێر و حەریر پێی وابوو لە هەموو حاڵەتێکدا لەوانەیە لە قۆناغی ئێستادا ئەم هێزانە لە هێرشی موشەکی و درۆنی لە ئەماندا دەبن. ئەم پەیامەی کە بێگومان شەوی ڕابردوو سوودانی لەگەڵ خۆی هێناوە بۆ هەرێمی کوردستان بزات بۆ هەولێریش هیچیان لەو بابەتانە نین. زۆربەی ئەو بابەتانەی کە لە ڕاگەندراوی نووسینگەی خودی سوودانی باز دەکرێت کە باس لە بابەتی کارەکانی دەوڵەت و دواتر بابەتە گشتیەکان و پێم وابی زیاتر پەیامی ئەمنیە بۆ ئەوەی یەک هەرێمی کوردستان لە ناویشیاندا پارتی دیموکراتی کوردستان بەشێک نەبێت لەو یاریەی هاوکێشەی وزەی جیهانی کە بڕیار وایە ئەمریکا دوای کەمکردنەوەی 1 ملیۆن بەرمیل نەوتی سعودیە و 600,000 ڕووسی ئەمریکا بیاوێ لە ڕێگەی هەناردنی نەوتی هەرێمی کوردستاندا ئەم بۆشاییە تا ڕادەیەک پڕ بکاتەوە بۆی بتوانێت نرخی نەوت کۆنتترۆل بکە. یەک دوام لە ئێستادا کە ئێرانیەکان هەمیشە دەنگۆیان ئەوەیان هەبوو کە هەرێمی کوردستان و ئازەربایجان دوو بنکەن بۆ ئەوەی ئەمریکیەکان و ئیسرائیلەکان بیانەوەی چاڵاکی لە دژی ئێران ئەنجام بدەن. ئەم هۆشداریە بۆ هەرێمی کوردستانە کە لە قۆناغی داهاتوو لە ئەگەری گڕگرتنی ناوچەکە گڕی زیاتر کە بۆچوونێکی زۆری لەسرە کۆکیەکی زۆری لەسرە بە قۆناغی داهاتوو عێراق یا هەرێمی کوردستان بەشێک نەبێت لە ئێستادا لە هاوکاریکردنی بەرەی ڕۆژاوە یان ئەمریکی یان هەر وڵاتێکی هاوشان و هاوئاوازی کاک عەبدولقادر ئەو پەیامە پەیامەکەی سوودانی پەیامی ئێرانی پێبوویان پەیامی بلینکن و ئەمریکەکانی پێبوو یعنی زیاتر کام پەیامەی بێگومان من پێم وایە دوای سەردانەکەی بلینکن هەر دوای ڕۆژێک کەمتر لە 24 سەعات بەڕێ سوودانی سەردانی ئێرانی کرد
دوای ئەمە بێگومان باسی موچە و بوجە نەبوو لەبەرەوەی شاندی هەرێم بەر لە 2 ڕۆژ لە بەغدا بوون دانوستانەکان کراون ئەم بابەتانەی کە باسەکرێ کە حکوومەتی عێراقی داوای ئەوەی کردووە کە وردەکاریەکان و داتاکان بە تەواوی بنێرن بۆ ئەوی بابەتی موچە و بوجە چارەسەر بکرێتن ئەمانە کۆنن لە سەردانی شاندە یەک لە دوای یەکەکانی هەرێمی کوردستاندا ئەمانە باسکراون بێگومان ئەم پەیامەی درنگانی شەو کە سوودانی خۆشی لەم سەروبەندەدا گەیشتە هەولێر و بە تایبەتی هەولێریش پەیامەکە پەیامێکی سیاسی و ئەمنیە بۆ ئەوەی بتوانێت لە ئەگەر هیچ نەبێتن لەم قۆناغەدا عێراق بەگشتی بەهرێمی کوردستانیشەوە لەم هاوکێشەیە و لەم ململانەیە بە دوور ڕابگرێت. زۆر باشە ئەگەر ڕەمەڵات کاک هۆشیار وتمان گەیشتنی ئەوەی کە ئەمریکا چی ئەوێ و ئێران چی ئەوێ بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانیش نزیک بووینەوە لەوەی کە عەبدولقادریش تا ڕادەیەک نزیک بووینەوە کەواتە ئێستا ئێران چی ئەوێ بۆ عراق و هەرێمی کوردستان کە بەڕێزە دووتت من پێم وانێ لە ئێستا ئێران ئەو مەسلەی پەرەسەندنی شەڕەکەی یان بە تایبەتی بۆ عراق بوێت من ملمی لە سەردانێم نە ئەمریکا نە ئێران شەڕی ئیقلیمیان ناوێت تەسەی تەجروبەی ئێران کە دوو شتێکی هاوبەشەیە لە بینی حکوومەتی ئیسرائیل و حکوومەتی ئێرانیە حکوومەتی ئیسرائیل حکوومەتێکی ڕاستڕەوە و بەشێکی زۆریان پێشتر سەرباز بوون پێشوو بێنە ناو سیاسەتەوە حکوومەتی ئێرانیش لە ڕابەری گشتیەوە بۆ زۆربەی ئەوانەی لە حکوومەتەکەیان حکوومەتێکی دیارە محافظکارە هەمومان نەزانین ڕیفۆرم خواز نییە و هەمویان تجروبەی شەڕی ئێران و عێراقیان بینیوە ئەوانەی کە لە سوپای پاسداران و سوپای قورتچیش کە مەلەفی شەرقی ئەوسەد لای ئەوانە بە پلە یەکەم و ئەمە شتێکە پێشتر خۆیان بوون جەواد زەریف دانی پیاناوە هەمویان شەڕیان بینیوە یعنی ئێران ئەگە تەماشا بکەین لە دوای شەڕی ئێران و عێراقەوە هیچ شەڕێکی ڕاستەوخۆی نەکرێت تەنانەت لە ئەفغانستان کە دیبلۆماتکارەکانی لەلایەن تاڵیبانەوە پێشەوەی بڕۆخێنرێن کوژران هێزی جوڵان بۆ سەرسونور بەڵام نەچۆ ناو شەڕ چکە ئێران ئەزانێ و ئەگەر کەسێک تۆزێک خۆشیاری هەبێت ناچێتە شەڕی ئەمریکاوە ینی ئەمە بۆ چونکە نمونەی عێراقمان لە پێش دەستە لە نزار خەزرەجی کە ڕێیسەرکانی سوپای عێراق بوو باسێکە ئەڵێ کاتێک کە ئێمە کۆیتمان داگیر کرد و ئەمریکا هێزی جوڵان تەقیمێکمان حازر کرد بۆ سەدام کە ئەمریکا چیەکە ئەڵێ من پێم و 4 هەفتە بۆ مانگێک بەس بە ئاسمانی لێمانەدەن هەموو قووەتی زەمینی دژە فڕۆکە بۆ نەفرۆکەخانەکان پرد هیچی ناهێڵنەوەی کە موسسەی دەوڵێت ئەڵێ سەدام گاڵتی لێ هات ئەڵێ هەستات و ڕەبوو چۆتوانە بێشتی وا و پەڕی دووسێ ڕۆژ هینمانەکەن ئێرانە زانێ ئەگەر شەڕ هەڵگی سێنێ لەگەڵ ئەمریکایە بەتایبەت ئەگەر ئەو دەست پێش خەریب بکە ئەوە یعنی 50 ساڵی بەنە دواوە بەبێەوەی داگیریکەن طبعاً لەبەرەوە ئەمە ناکە ئەمریکاش بە هەمان شێوە تەجروبەی ئەفغانستان هەیە تەجروبەی عێراق هەیە ئەوەی ئۆکرانی هەیە کە ئێستا ئۆکرانیا بەوە ئەچێت ناچار بێت لەگەڵ رووسیا جۆرێک لە ڕێکەوتن بکات چکە ئێستا لەناو ئەمریکا پشتیوانی بۆ ئۆکرانیا نەماوە تەنان لەناو کۆنگرێسا بۆیە بایدن ئەوێت ئەو پشتیوانی بۆ ئۆکرانیا ئەوێ بیکات بیبەستێتەوە بەمەی ئیسرائیلەوە هەردووشی و کە ئەمە نەکراوتی من ڤیتۆ یەکەم ئەگە کۆنگرێس بەجیا ڕادێک شەڕەکەش چۆ دواتر ینی زلنسکی سەرۆکی ئۆکرانیا شتێکە ناپاڕێتەوە لە سەر تەلەڤیزیۆن چاپێکوتنەکە لە ئەمریکاڵێکا کە بە قەرز پارەمان بنێمەوە چکە هەموو کەسەکە زانێ ئەمریکا نەبێت ئەوروپا ناتوانێت بەتەنها ئەو پشتیوانی ئۆکرانیا بکات لە هەمان کاتا چین هەیە ینی ئەم هاوکێشەیەکی ئاڵۆز ئەوەی کە تایبەتە بە عێراق نە ئێران نە ئێمە خۆمانی سەهرێمی کوردستان ئەم یەک دوو هێرشە نەبێت کە تۆزێک گەورە پێشتر هێرشی زۆر کراوە بەڵێ بەی شوێنە ڕاگەیانی کوردی نە سیاسی کوردی سیاسەتی هەرێمی کوردستان لەم منە بە دیاریکراوی من پێم وایە عەقڵانیە پراگماتیکیە چکە تۆ نابێت بی بە شکل کێشەکە و قووەتی ئەوەش نییە بەشێک بی لە چارەسەر باشتر وایە بێدەنگی لە ماڵی خۆ دانیشی باشتر وایە بێدەنگ بیت بەڵام مەوزوعەکە ئەمەیە کە ئەم بەرەجیاجیانە ئێستا بۆ نەو موشەکانەی لە یەمەنەوە بەکارهێنرێ بەرامبەر بە هەندێک شوێن لە ئیسرائیل لە شوێنەکانی دیکە هەرەوە نییە کە تۆ ئەمە پامێک هەڵەگرێ بۆ کە تۆ بەشێکی لەو شەڕەکە حوسەکان بەڕسمی ڕایانگەیان ئەوان بەشێکن لە شەڕەکە بەڵکو تاقیکردنەوەی موشەکەکانیشتە خۆ زۆر جار کە شەڕێک ڕوەدات یەکێک لەو ئامانجانەی کە هەیە ئەو چەک و با بڵێن فڕۆکە و موشەکە نوێیانەی کە هەیە چۆن تاقی بکەیتەوە لەبەرەوە من دڵنیام لەوەی نە ئێران نەوە ئەویان ناوێت بە تایبەتی ئێران قەت ئەو شەڕە ناکە هەتا ئەو کاتێک کە ئەم هەموو هێزەی لەبەردەساوێت من پێم وایە حەزبوڵاش بەو ئاستی چاوەڕوانەکرێ بە فراوانی ناچێت ناو شەڕەکەەوە چکە وەکو وتم بۆنی تەڵەیەکەکەن من پێشتر باسم کردووە لە شەڕی 2006 لەسەر دووسێ سەرباز ڕوویە حەسەن نەسڕوڵڵا چاپێکەوتنێکی هێڵێ بمزانێ ڕەتفعلی ئیسرائیل وایە ئەوەم ناکرد ئەو عەمەلێم ناکرد
قاسم سلێمانی چاپێککەوتنێکی کوژرا بڵاوکرایەوە لە کەناڵەکان ئێرانە ئەڵێ ئەوە تەڵەیەک هەر هەبوو پێشوەختە کە ئیداری بوژ و لەگەڵ ئۆڵمێرتا کە بدەن لە حەزبوڵا ئەویان کردە بیانوو بوون بۆ دوو سەربازم شەڕە گەوریان هەڵگیرسان لەبەرەوە تەجروبەیەکی زۆریان هەیە ناچنە ناو شەڕێکی واوە ناتەنیاوش لە ڕووی سیاسیۆ کۆتایی هاتووە یعنی ئەگەر بەوردیوانی نێودەوڵەتیشی ناگەر بەوردی بچیت بیخوێنیتەوە لە ناو ئیسرائیلە چیە گوزارێت کۆمەڵ خۆیان ئەڵێن ئەمە گەورەترین لە دەستدانی یاخو کوژرانی جوولەکەی لە هۆلۆکۆستەوە لە شەو ڕۆژێک کە تەنانەت شەڕی 73 کە دوو وڵاتی وەکو میسر و سووریا پەلامەریان ناوەوە نەخەڵکیە نەکوژراوە لە شەو ڕۆژێکە یعنی کۆی پرۆسەکە گۆڕاوە لەبەرەوە من وەکو وتم لە ئێستا سیناریۆکە ئەوەیە طبعا ئەوەی ئێمەی بینی لە ڕاگەیاننا سا پێنجی شتەکانە سانەوە پێنجی نەبینراوە ئیسرائیل نەیەتوانی هیچ نەکات نەیەتوانێت وەکو جارەکانی پێشوو بەس هێرشی ئاسمانی بکە بۆ گەڕانەوەی ئەو سومعەیە ئەبوو بچێ بۆ نەبڵێ هیچ نەبێت طبعا ئامانجەکان داناوە حەماس لەناوبەرن حەماس لەناو ناچێت چونکە واز لەوە بێنە کە فکرەیە بەشێکی زۆر لە سەرکردەکانی لەوێنین یەکەم دووەمیش یعنی ئەوانەی کە شارەزای بواری سەربازین بۆ نە ژەنڕاڵ مەکریستڵ کە بەرپرسی هەموو فەرماندەی ئەمریکا بوو لێرە و لە ئەفغانستانیش دواتر ئەڵێ هەر کەسێک کە ئیکوژیتەوە پێنج کەسی تر لەو گروپانە دروست دەبێت ینی تۆ کە حەماسی ئەیکوژی ئەبێتەوەی ئەوەی کە پێنج سەلمەوەی کەمتر لە 15 ڕۆژی سەرەتای شەڕەکە کە هێشتا و کاتە 6,000 کەس شەهید بوو 50,000 مناڵ لەدایک بووە لە غەزە ئەزانی کە ئەوەی کە بینیمان ئێمە ئەوانی کە بەر بوون بۆ ئەو بەتەمەنەکان بە تایبەت ئەو ژنێ بەتەمەن بوو ئەوت ئێمە لە تونێلا بووین لەژێ ئەرزا بووین خەیار و نان و ئەمانەمان خواردووە و پەنیر ئەمە پێتەڵێ حەماسیش خۆی لە ژێرەوەیە کە ئەوەی کە تا ئێستا گە 11,000 کوژرا بێ سەریکەی هەفتای ژن و مناڵە مەبەستەکەم چیە مەسەکەم وەیە بۆ وەی سومعی بۆ بگەڕێتەوە ئیسرائیل هیچ نەبێ باکووری غەزە داگیرەکە بۆی زەختێکی زۆر بخاتە سەر حەماس کە جۆرێک لە جۆرەکان ناوبژوانێکی ئیقلیمی نێودەوڵەتی دروست دەبێت کە چەکە قورسەکانیان لەسەنن یا شتێکی لەو بابەتە چونکە حەماس هەر هێزێکی سەربازی نیە حەماس حکمی غەزەشەکە ینی وەزارەت و حکوومەت و شتەکان هەمووی بەدەستی ئەوانە بۆ وڵاتانی عەرەبیش زۆر قورسە بێ بە تایبەتی هەموو غەزە و ئەو 2 ملیۆن کەسە دەرکرێن بۆ کوێ ئەچن ینی کەوتیان بۆ نەبابێن بۆ میسر ینی عەبدولفەتاح سیسی نە بیبەن بۆ بیابانەکانی خۆتان بە ئیسرائیل دوای بابێنەوە پاشای ئوردن وتی ئەوە بۆ ئێمە خەتی سوورە تەنانەت وەزیری دەرەوەی ئوردن وتی وای لێ هاتووە ڕێکەوتنی ئاشتی بینی ئەمە و ئیسرائیل خەرکە ئەبێ بە خۆڵەمێش بەهۆی ئەم مووقیفانەی ئیسرائیلەوە یعنی هەر یەکێک هەر لایەنێک ئەوێ شتێک بەدەست بێنێ بەڵام نابێ بە شەڕێکی ئیقلیمی چونکە ئەکتەرە سەرێکەکان ئێرانە بۆ نمونە ئەمریکایە و خودی ئیسرائیلیش ئەم شەڕیان ئەوەی عراق مەسەلەن زۆر خەڵکە ترسێت مەسەلەن حتا ئەڵێن هێلەگەکەی بلینکن وای کرد کە نرخی یان بەهای دۆلار بەرز بێتەوە یعنی خەڵک لەوە ترسیڵێن لە پڕ شەوێگە بێ بە بەزمێک و فەوزاک وەر بە سادەیی پرسیارە بکەم دوایی مەسەلەن ئەمریکا دۆلار نانێرێت و تر بەهای دۆلارە فڕێتێتە 200 و 300 و 400 و ئەوانە و ینی بەڕاستی عراق هەر هەم خۆی هەم گروپەکانی ناوەوەی هەم کە حەوشی ئەو دیوی ئێرانە و هەم چاوی ئەمریکاشی لەسرە ئەیانەوێ بیخەنە ئەو چوارچێوەیەوە یان یەکلاکردنەوە ئەو هەرگیز ڕوونایە خۆی لە سیاست ناوێ قەت بڵێ هەرگیز بەڵام هەرگیز ڕوونایەت من دەتوانم ئەمەژە بە چەند فاکتە هۆکارێ بکەم بەوە یەکەم هەتا ئێستا بە فەرمی عێراق پەیوەندی گرنگ و استراتیجی هەیە لەگەڵ ئەمریکایە دووهەم ئەوانی لە عێراقا ئەمریکا ئەوم بۆ ڕوونکەیتەوە بینەرەکانم کاک دکتۆر ینی ئەمریکا هێشتا مەساڵحی ماوە لە عێراقا بێگومان بۆی ئاسان نەبێت لە دەستی بە نەنا ئەمریکا ناگاتە ئەوەی عێراق وەکو دوژمن سێرکە ئەوەی کە تۆ سیناری دۆزەخ ئەوە قسەی خەڵکانیەوە ئەزانی ئێستا بۆنە لوبنان بوای لێ هاتووە ڕاستە فاکتری نێودەوڵەتی هەیە بەڵام فاکتری ئەساسی ناوخۆی خۆیانە ئێستا کورد کێشەی بۆ زۆرە باشێکی زۆری کێشەکان خۆمانی لێمە ناکۆکین ڕێ ناکەین کێشەکانمان حەل ناکەین یعنی ناتوانین هەلۆمەی دەرەوە بکەین بە بەردەوامی جا لەبەرەوەی کە تا ئێستا ئەو پەیوەندی هەیە بە ڕسمی لە بینی ئەمریکاوینە ئەوە ڕوونادا یعنی ئەگەر ئەم پەیوەندی وە گرنگ نەبووایە بایدن تەلەفۆنی ناکرد بۆ سۆدانی بڵنکن تەلەفۆنی ناکرد و نەئەهات وەزیری بەرگری تەلەفۆنی ناکرد بەنەوەی عیشکەوەڵ بۆ نمونە لێرە لە ڕەتفعلی ئەم هەموو هێرشانەی ئەکرێت سەر عیناسەد و هەولێر و ئەم شوێنانە لە شوێنی چیانەیە لە عێراق تا ئێستا ئەمریکا لە ناو سووریا وەڵامیاوەتەوە ئەمە فاکتەرێکیان ئەم پەیوەندیە با بڵێن هەیە فاکتەری دووەم لە عێراق ئەوانەی کە
هێزی چەکداریان بەدەستە لە دەرەوەی حکوومەت دیارە ئەمە هاوکێشەکە ئالۆزە زۆر جار بۆ بیانەکان ڕەنگە ڕوون نەبێ ئەم هێزانە زۆر بیان لەسەر حکوومەتی عراقن بە قانون بودجیان لە عێراقا بەڵام لە دەرەوەی بڕیاری ڕسمی دەوڵەت و سەرۆک وەزیرانن ئەمانە هەمویان بەشێکن لە حکوومەت و دەستیان گەشتووە بە شیرینی و بەچێکەکە نایانێت لە خوای تێک بن بەڵام تۆ ئەزانی لە عێراق شاوەرزی هەڵبژاردنە هەنێکیانە بێ هەر شتێک بڵێن و عادەتەن کە ئەم شتانە ڕووەدا ئەم گروپانە دێن منافەسەی ئەواکەن با بڵێن ئیسلامبوون و عەرەببوونی خۆیان باشتر پیشان بن وەکو وینەکی سیاسی چکە ناتوانانی هیچ نەڵێ بۆ نمونە ئەگە تەماشا بکەی وتاری مالیشی ئامەری ئەوانی دیکە کۆمەڵە تعبیر حتا سوودانی تعبیری کیانی سڵهیۆنی بەکارهێنی ئەمە لە عێراق ماوەیەک غائب بوو زیاتر ئێران ئەوە بەکارهێنێ بۆ نمونە فاکتەرێکی دیکە ئەوەیە کە ئەم هێرشانە بۆ سەر هەرێمی کوردستان نەم بە موشکی زۆر پێشکەوتون نە بەهینی زۆر پێشکەوتون ڕاستە مەبەستەکە ئەوەیە زیان بن مەبەستەکەی بە ئەمریکا بڵێن ئێمە بە هەڕەشە ناوەستین شەڕەکە خۆی چییە کاکزانە ئێران ئەڵێ کاکە من وڵاتێکی زلی ئەم منتیقم ئەمە هی ئێستا نییە هی سەردەمی شایە زۆر کەس نازانێ بەرنامەی ئەتۆمی ئێران شادای ناوە پەیوەندی نێوان بۆ نمونە ئێران و سووریای سەردەمی شایە هەر جۆرە حکوومەتێک هەبێ لە ئێرانە ئیسلامی بێ ئەلمانی بێت چەپ بێ ڕاست بێ ئەڵێ من لە ڕووی جوگرافی لە ڕووی تاریخی لە ڕووی دانیشتوان لە ڕووی عسکەری وڵاتی گیرم ئەبێ بەشێک بم لە کێشەکانی چارەسەری کێشەکان چکە ئەو هەنگاوانەی کە ئەنرا بۆ ئارەستە بوو کە ئێران پراوێز بخرێت لە ناوچەکەیە ئێران ئەمەی قبول نییە یعنی ئێستا منەوە پرسیارە بکەم کاک بەڵام ئەڵێن شتیوا ڕووبا و مۆزوعی دۆلاری نوان و ئەمریکا عێراق کۆشگیر بێت من ینی بەدڵنیایە وەڵام شتیوا ڕوونایە ڕوونادات ئێران زیاتر مۆری خۆی لە ناوچەکە زیاتر تۆخکاتەوە یان ئەمریکا بەڵام دوای ئەوەی کە لەگەڵ کابدولقادر گفتوگۆکەمەوە کابدولقادر مەسەلەن ئەوترێکە ئەوەی کە شەوی ڕابردوو مەسەلەن ئەوەی مەسەلەی درۆنە خۆکوژیەکان ڕوویدا 20 ڕۆژێکە بێ هەندێک قسە ئەکرێکە بنکە سەربازەکەی هەریر چۆڵ کراوە ئامادەکاری تەواوی بۆ کراوە یعنی ئەوانە ئەو پێشهاتانە چاوەڕوان کرابوون ئەزین چۆنە کاکزانە خۆی من لە بەشێک لە گفتوگۆی جەنابت و میوانە بەڕێزەکە دیقەتی ئەوەمدا کە باستەوە دەکرێتن کە ئێرانیش خوازیاری پەرەسەندنی کێشەکان نەبێ یان پەرەسەندنی شەڕ بوو ناوچەکانی تر نەبێتن ئەزانی ئێران هەستەکە کە لە ئێستادا ئەمریکا لە هەموو کاتێک لاوااسترە لەبەر ئەوەی ئەمریکا بەر لە 7 ئۆکتۆبر بە چڕی سەرقاڵی دروستکردنی ناتۆپلاسێک لە دەریای چین بوو لە دژی چین بە چڕی لە دوای ئەوە بوو بتوانێت ناتۆ بەهێزتر بکە بۆ ئەوەی پاڵپشتێکی گەورەتر بۆ ئەو هێرشە پێچەوانەی ئوکرانیا لە ئوکرانیا بکە لەبەرەوەی ئەگەر ئوکرانیا لە هێرشە پێچەوانەکەی کە لە ئێستادا ئاسۆکانی دۆڕاندنیان لە خارکێفەوە دەردەکەوێتن پاڵپشتێکی گەورەی بۆ ئامادە بکە بینیمان لە سەرزاری پێم ئابیەکێ لە ڕاوێژکارەکانی زێلنسکی بوو کە باسی لەوە کرد کە لە 2023 15 ملیار دلار پاریان پێگەیشتووە چاوەڕوانەکەن لە 2024 18 ملیار بێت بەڵام لە دوای 7 ئۆکتۆبر چاوەڕوانەکرێت کە ئەم پارەیە هەر نەگا یان ڕێژەیەکی زۆر کەم بێت ئەمریکا لە ئێستادا لە ناوچەکەدا هەوڵی جموجۆرکردنی خۆیەکە بۆەوەی بەو هێزە و بەو توانەی کە هەیەی بتوانێت تا ڕادەیەک بەرگری بکە یان کێشەکە بکاتەوە لە ناو غەزە و ئیسرائیل بۆ ئەوی غەزە ئەو جامە تووڕەیەی خۆی لەسەر غەزە و فەڵەستینیەکان و حەماس لە چوارچێوەی جوغرافیای غەزەدا بڕێژێ بۆ ئەوەی وەکو نەریتی ئیسرائیلیەکان کە یەک کوژرا و بەرامبەر 150 کوژراوی ساڵانی ڕابردوو بتوانێت نەتیجەیەکیان نەبێتن تا ڕادەیەک ڕایانگرێ من پێم وایە ئێرانیەکان ئەگەر بەجددیش خوازیاری ئەوە نەبن کە شەڕەکە پەرەبسێنێ بەڵام بانگەشەی ئەوەی بۆ دەکەن لەبەرەوەی لە ئێستادا وڵاتە عەرەبیەکان بینیمان سعودیا لە سەروبەندی ڕێککەوتن لەگەل ئیسرائیل بوو کە ڕێککەوتنی ئیسرائیل لەگەل سعودیەکان یەکێک لە دەرهاوێشتەکانی بێگومان تەسیرێکی ڕاستەوخۆی کاریگەری ڕاستەوخۆی لە بڕیارەکانی ئۆپێک و ئۆپێک پلاسە کرد کە ئەوە بۆ ڕووس و چین و ئیرانیەکان زۆر گرنگ و مەترسیدار بوو دواتر خودی ئیماراتیەکان خودی سعودیەکان دڕک بەوە دەکەن کە یەمەن و بوونی حوسیەکان لە باشوور
مەترسیەکی زۆر گەورەیە لە ئێستاشدا ئاراستەکردنی موشکێک بە بردی 2000 کیلومتر لە یەمەنەوە بۆ ئیلاتی ئیسرائیل پەیامێکە بەر لەوەی بۆ ئیسرائیل بێت بۆ وڵاتە عەرەبیەکانی کەنداوە لەبەرەوەی بۆەوەی کە ئێران پەیامێکیان پێدا کە ئاگاداری جومجۆڵەکانی خۆیان بن. ڕاستە لەوانەیە کەمێک لەو ئەمریکا ساڵێک زیاترە دەستی کردووە بەوەی کە بنکە و بارەگاکان دووبارە ناوینە ئیعادەی ئینتیشار دووبارە دەست بە دابەشکردن و ڕێکوپێکردنی بارەگاکانی دەکرد. بینیمان لە عینە لەسەد جێگۆڕکەی کردبوو لە تەنەف لە کۆنیکۆ لە شەدادی لەوانە دووبارە سەرخاڵی بڵاوپێکردنی سەربازەکان بوو. ژمارەیەکی نزیکەی 2500 تا 3000 سەرباز لە بواری لۆجستیەوە هێنایە ناوچەکە دڕکی بەم مەترسیە کردبوو، بەڵام هیچ یەکیان دڕکیان بەم جۆرە مەترسیە تاهاو ئاستە نەکردبوو. لە ئێستادا ئێران زیاترین دەرفەت بۆ خۆی دەبینێ لە شەو ڕۆژێکدا زمانی سیاسی و دیبلۆماسی تورکیا لە بەرامبەر هەم سووریا هەم عێراق هەم ئیسرائیل و فەلەستیندا دەگۆڕێ. ئەمانە ئاماژەن بەوەی کە وڵاتان لە ناوچەکەدا دڕکیان بە مەترسیداربوونی هەژمونی ئێستای ئێران لە ناوچەکەدا کردووە. لەم سۆنگەیەشەوە سوودانی ئەم پەیامەی بۆ هەرێم هێناوە وەکو باسم کرد. لە ئێستادا گرنگترین پەیام بۆ گرنگترین کاریگەری بۆ ئەمریکیەکان کە بتوانن لە عێراق و لە ناوچەکەدا هەیان بێت دووبارە ڕێکخستنەوەی بابەتی بازاڕی وزەیە کە کوردستان بەهابوونی احتیاتیەکی زۆری نەوت و غوازدەتانی دەتوانی یاریەکی باش بکە. بیرمان نەچێ ئەم وشەکانەی کە 2 ساڵ بەر لە ئێستا پێم وابوو لە هەولێر دران، ئەمەش دیسان پەیامێک بوو بۆ ئەوەی هەولێر بە تایبەتی نێوێ یاریەکی مەترسیدار بکە کە زەربە لە هەژمون و بەرژەوەندیەکانی جەمسەری ڕۆژهەڵات بدە کە لە ئێستادا لە هەموو کاتێکدا گرنگترن. بۆیە من دەڵێم ئەمریکا لە ئێستادا لە ئێران زۆر زیاتر خوازیاری ئەوەیە کە لە غەزا بابەتەکە کۆتایی پێبێت لەبەر ئەوەی پەرەسەندنی ئەم ئاگرە بۆ وڵاتانی تر یەکەم عەرەبەکان لە ناوچەکەدا دووچاری کێشەیەکی گەورە دەبن. بیرمانەچێت چەندە گرنگی استراتیژی بابلمەندە و دەریای سوور بۆ ئەمریکا و ڕۆژئاواییەکان چەندە گرنگە. ئەوروپا لە ئێستادا لە هەموو کاتێک لاواسترە لەبەرەوەی سەرقاڵی ڕێخستنەوەی خۆیەتی لە بەرامبەر رووسیادا کە لەوانەیە لە هەر ڕێکەوتنێک ستۆلتنبەرگ لە ساڵی ڕابردوو لە لیتوانی ئەم قسەیە کرد کە لەوانەیە هەڵبژاردنێک یان ڕووداوێکی وەکو هەڵبژاردن نیمچە ئاماژەیەکی پێکرد لە ئوکرانیا ڕۆ بدە و زلێنسکی بڕوە حکوومەتی نوێی خوازیاری دانوستاندن لەگەڵ رووسیا بین. ئەوە پەیامێک بوو لە ئەوروپیەکان بۆ ئەوەی ئێدی ناتوانن تا ئەو ڕادەی کە ئەمریکیەکان دەیانەوێت پاڵپشتی لەم شەڕی لە ئوکرانیا بکەن لە بیانەوێت زیاتر بەرگری لە خۆڵەمێشیبوونی ئوکرانیا بکەن. لە ئێستادا جەنابیشتان ئاماژەتان پێکرد، نامەوێت دووبارەی بکەمەوە، بەس ئەو خاڵە بڵێم کە هەرێمی کوردستان کە باسی قۆناغی دوای داعشەکرا ئەم هەموو فشارە لەسەر هەرێمی کوردستان بوو بۆ ئەوەی یەکدەنگ و یەکڕێز و یەکخراو بن کە نەیانتوانی ئەم کارە بکەن. لە ئێستادا باشترین پلان کە هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان لە کوردستان بتوانن جێبەجێ بکەن ئەوەیە کە بتوانن کوردستان بە خۆڵەمێشی لە چوارچەوەی سیادەی عێراقدا بێنەوە بۆی کەمترین زەرەر بەر عێراق و هەرێمی کوردستان بکەوێت. دیارترین ئەو سیناریۆی کە چاوەڕوانی هەرێمی کوردستانەکە کامەیە کاک عەبدولقادر؟ من پێم وایە ڕووکردن هەموو هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا ئەمەیان بە دەنگێکی بەرز لانی کەم لە 6 مانگی ڕابردوو ڕایانگەاندووە کە ئێستا قوڵایی استراتیژی هەرێمی کوردستان لە بەغدایە. من پێم وایە لەوانەیە چاوەڕوان بکەن هێزە سیاسیە جۆرا و جۆرەکان لەژێر هەژمونی جیاوازدا لە هەرێمی کوردستاندا چاوەڕێیەوە بکەن بیانەوە یان چاوەڕوانیان دەکرد بەر لە 7 ئۆکتۆبر بۆی ئەم بابەتانە بەلایەکدا بکەوێت بۆی بتوانن بڕیارێکی سیاسی و بڕیارێکی استراتیژی بدەن. بەڵام دوای 7 ئۆکتۆبر بێگومان بە ڕوونبوونەوەی کارتی هەندێک هەژمونی ناوچەیی و جیهانی بێگومان ئێستا ڕوونترە دەتوانن بڕیار بدەن. پێم وایە کوردستان لە قۆناغی داهاتوو زیاتر بەرەو بەغدایە بەڕای من یارمەتی دەرە بۆ ئەوەی بە خۆڵەمێشی بمانەوەی هەرێمی کوردستان یارمەتی بەغدا خۆی ئەتوانێت بە خۆڵەمێشی بمێنێتەوە؟ بێگومان زۆر ئەستەما خودی سوودانیش ئەم پەلەقاژەی لەبەر ئەوەیەتی خێرا بەرە و تاران و بەرە هەرێمی کوردستان و دیدار لەگەڵ ئەم دیدارانەی ئەم دوایەی لەگەڵ دەسەڵاتدارانی تورکیا و دواتر
ئەم لێدوانانەی لە جامعی عەرەبی و دواتر خۆتان نەزانم بەیانی جامعی عەرەبی و دواتر لوتکەی کۆبوونەوەی لوتکەی جیا هەیە. عێراق هەوڵەدا بەوەی کە ئێستا جیۆپۆلیتیکی عێراق جیۆپۆلیتیکێکە کە لەو هاوکێشەی ئێستادا مەترسیدارترین جیۆپۆلیتیکە بەوەی کە نەیتوانیوە زوو خۆی ڕێک بخاتەوە. عێراق لە 2022ەوە توانیەتی دوای سوودانی دوای هەڵبژاردنی 2021 تازە بە تازە توانیتی هەندێک خۆی لەسەر پێی خۆی بگرێت، نرخی نەوت بەرز بۆتەوە لە ڕووی داراییەوە نەک ئابووری تا ڕادەیەک بتوانێت خەزینەی دەوڵات پڕ بکاتەوە کە ئەم خەزینەش دیسان لە فێدرال ڕزرڤی ئەمریکای و دەستی بەسەردا دیگرێت. من پێم وایە بابەتەی کە جەنابتان باستان کرد مەترسی لەسەر دۆلار، بەڵێ مەترسی لەسەر نرخی دۆلار هەیە لەبەر ئەوەی جیۆپۆلیتیکی عێراق جیۆپۆلیتیکێکە کە لە هیلالی شیعی جێگەی گرتووە بۆ ئێران لە ئێستادا. قەزیەی عێراق قەزیەیەکی حیاتیە نەک مەسیریە، بەڵام بۆ ئەمریکا مەسیریە. ئەمریکا دەتوانێت لە هەموو ئەگەر بێت و هێرشەکان زیاتر لەکوێ دەچینە ناو ئەو ڕێز زۆنەی کاک عەبدولقادر زیاتر لە 46 هێرش کراوە، لەکوێ دەگەینە ناو ئەو ڕێز زۆنەی کە ئەمریکا مەسەلەی دۆلار بەرامبەر عێراق بەکاربێنێت. عێراق لەکوێ دەگاتە ئەو خەتە سوورە؟ هەرویستم باسی ئەمە بکەم. ئەگەر ئەمریکا نەتوانێت لە غەزا ئیسرائیلیەکان بەوە ڕازی بکە بە گرتنی قوربانیەکی زۆر تۆڵەیان بۆتەوە لەبەرەوەی حەماس لە ئێستادا نەکرد حەماس هەموو ئەو باسک و پرۆکسیانەی ئێران کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا بوونیان هەیە بنبڕکردنیان ئێستا مەحاڵە لەو حاڵەتەیدا لەبەرەوەی ئێستا جیهان هەمووی لە ناو یەک هاوشێشدا دەژی. ئێمە پرۆکسیەکانی ئێران ئێستا نەتەنها خزمەت بە ئێران دەکەن بەڵکو خزمەت بە بەرژەوەندیەکانی چین و رووسیا و تا ڕادێک برێکسیش دەکەن. ئەم حاڵەتەی بازاری نادۆلاری کە جەمسەری ڕۆژهەڵات هێنایەتە کایەوە مەترسیەکی گەورەیە بۆ ئەمریکیەکان. قەزیەی ئێستا کۆبوونەوەی سێکۆسەی لە قەوقاز ڕوودەدات. ئێستا ئێران دوای 7 ئۆکتۆبر باڵا دەستە. ئەمانە مەترسیە ئەگەر نەتوانن پرۆژەی کۆریدۆری زەنگەزوور لە ئازربایجانەوە لە محوەری سیونێک لە ئەرمینیاوە بیانەوێ بۆ تورکیا بیهێنن، ئەمە بۆ ئەمریکا و ئیسرائیل و ڕۆژاواییەکان مەترسیدارە لە نەخشەی وزەی جیهانیدا. هەروە ئەگەر ئەمریکیەکان نەتوانن عەرەبەکان دووبارە بینەوە ناو ئەو هاوکێشەی کە ترامپ و زاواکەی کە بە ڕێکەوتنی سەدا ناودەندرا و ئێستا نەتوانن عەرەبەکان دووبارە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل بینینەوە سەرسکە، ئەمە مەترسیە لەوانەیە لە خۆناغی داهاتوو لە ئەگەری زیادبوونی هێرشەکان کارتی گرانبوونی دۆلار بەرامبەر عێراق بەکاربێنن، لەوانەیە گرانتری بکەن لەبەر ئەوەی ئابووری عێراق ئابووریەکە کە بە نەخۆشی هۆڵندی ناوزەت کراوە و دۆخی ئابووری عێراق دۆخێکی زۆر خراپە. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر. دواسەرنجی بەڕێستان ینی جارترین ئەو سیناریۆ کە چاوەڕێی عێراق و هەرێمی کوردستانەکە. عێراق من پێم وایە هەرشەکان بەمنەوە بەردەوامە بن، بەڵام ئەگەر سەربازی ئەمریکی بکوژرێت بۆ پێیان نەشارێتەوە ئەمریکەکان، چونکە زۆر جار شتێک ڕوەدات ئیشارنەوە لە ڕاگەیاندا. ئەمریکا ڕەنگە لە ناو عێراقا وەڵام باتەوە، بەڵام لە ئێستا وەڵام نایەتەوە. ئەوانشی ئەو هێرشانشی ئەکرێتە سەر با بڵێن بنکە ئەمریکیەکان لێرە لە سووریا. کاتی خۆی گەورەترین فەزیحەی سەردەمی شەڕی ئێران و عێراقەوە بوو کە دەرکەوت ئیسرائیل شەکە فرۆشە بە ئێران. من دڵنیام پەیام هەیە لە بینیانە، ینی جۆرێک لە ڕێکەوتنی جنتلمانانە من لێرە قڕونشێک لە تۆگرم تۆ لێرە تۆ خۆت فشەکەرەوە من خۆم فشاکەمەوە، بەڵام بڵێن بگاتە شەڕێکی مخابراتی گەورە ئەگەر ئێران بێوێ زیانی گەورە لە ئیسرائیل بە ئەو هێزی ئەتوانێت زیانی گەورەی لێ بە حزبوڵایە حوسەکان نییە. حوسەکان دەتوانن زیان لە سعودیە بن، لە وزەی جیهانی بن، لە ئارامکۆ و شوێنانە بن. بۆیە دوو ڕۆژ سێ ڕۆژ دوای ئەم هێرشی حەماس یەکسەر محەممەد بن سەلمان پەیوەندی بە ڕئیسی سەرۆشی ئێرانەوە کرد قەرارە سبەینێشێک ببینن بۆی ڕێگە لەوە بکرێت، چکە ئەوان لەو ڕێگەوە توان زیان لە ئەوروپا بن کە ئێستا نەوت و گازی رووسیا هەموو ئابڵۆقی لەسەرە و وڵاتانی دیکە هەندستان چینەی کڕن، بەڵام بۆ ئەوروپا سنووردار بوو هەرچەند هەر ماوە بۆ زۆرێک لە وڵاتانە چکە بەدیلیان پێپەیدانە بووە. لەبەرەوە کاتێک ئێمە ئەزانین ئاماژەکە بۆ ئەوەیە دۆخەکە لێرە شتێک بچێ ئەوەیە کە حەزبوڵا بێتە ناو شەڕەوە کە من وتم هەم لەبەرەوەی کە ئیسرائیل ناتوانێت بەردەوام بێت لەم شەڕە و ئێستا لە ناو خودی ئەمریکا، لە ناو کۆنگرێسی ئەمریکا، لە پەرلەمانی بەریتانیا، لە ئاستی ئەوروپا، یەکێتی ئەوروپا زۆر بەوازەحی ناکۆکی گەورە هەیە لە بینی ڤۆندەرلەین و بۆڕێڵ وەکو سەرۆکی با بڵێن کۆمیسیۆنی ئەوروپا وەکو سەرۆکی یەکێتی ئەوروپا
لەسەرەوەی کە بچ ئاراستەیەک بڕۆن تەنانەت سەرۆکی فەڕەنسا دوێنێ ماکرۆن باسی ئاگربەستی کرد سبەی نێوازم بڕیارە گەورەی خۆپیشاندان بکرێت لە لەندەن یعنی یەکەم جارە بۆ قەزی فەڵەستینی تەنها لە ناوچەکەیان نابەکو لە ئاستی جیهانە جۆرێک ڕوانینی نوێ هەیە و ئامانجەکەی حەماس ئەگەر ئەوە بوو بێت قەزی فەڵەستینی بێنتە ناو بڕیار و گفتوگۆکان خۆی بێ بە سەرکردەی قەزی فەڵەستینی ڕێگە لە ئاسایی بوونەوەی پەیوەندی سعودیە و ئیسرائیل بگرێت کە ڕەنگەی ترەوە قەزی فەڵەستینی بەتەواوی کۆتایی پێبێنایە تا ڕادێکی زۆر ئامانجەکانی پێکاوە هەرێمی کوردستان بەو شێوەیە ئێستا بەردەوام بێ عێراقیش ئەو هێرشانە ناوبەناو ڕووەدا بەڵام لە ئێستا هیچ ئاماژەیەک نییە کە فراون بێ بۆ چۆکوتم ئەکتەرە سەرچیەکان مەترسیەکان لەبەر دەرگان بەڵام دواتر مخابرات و پەیوەندیەکان و هاوچێشەکان تەنانە هاوچێشە وزش بڕیاری زانیاری هەیە لە عێراقەوە لە وڵاتانی عەربیەوە ئەوانەی کە پێوترێت میحوەری مقاومە هەموو ئەوانەی دۆستی ئێرانن چوونەتە ئێران هەموو سەرکردەکان بەڕابەریشەوە بینیویان هەندێکیان لە بەردەمی ڕابەرا و توانە ئەبێ هێرشەکانمان زیاد بکەین خامنەی پێوتون ئەوە سیاسەتی ئێران نیە لە ئێستاە بە تایبەتی بۆ عێراق بۆیە من لە خۆمەوە قسە ناکەم زۆر سپاس بۆ بەڕێز عەلی بەرپرسی ژووری پەیوەندی دیپلۆماسیەکانی زودنەوەی گۆڕان سپاس بۆ بەڕێز عەبدولقادر هەرچی شارەزای بواری استراتیژی ئەمنی هەولێرە و لەگەڵمان سپاس دووبارە کاکەشار سپاس بینەرانی خۆشەویست بە هیوای ئاشتی و ئارامی بۆ هەموو لایەکی ئەو ژەمانەتی خوا بن ئێمەش بەرنامەمان پێشکەشکردن خواتان لەگەڵ